بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، وتاری دوێنە شەو لە شەوی 27 مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان و شەوی قەدری پیرۆزدا باسی لێبوردنمان کرد. باسی لێبوردن و باسی ئەوەمان کرد کە مرۆڤە گەورەکان لێبوردن، مرۆڤە بچووکەکان تۆڵەسێنن. باسی ئەومان بە کورتی بۆ جەنابتان کرد هەمومان لە ژیانی دنیادا بەریەککەوتنمان دەبێ. ئەگە تۆ لە ئەشکەوتێکا بژی، ژیانێکی پڕ زەحمەتە، تێکەڵاو بە کەس مەبە، لە تا دەمری نەکەس ئازارت دەدا و نە ئازاری کەس دەدەی. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ المؤمن الذي يخالط الناس ويصبر على آذاهم خير من المؤمن الذي لم يخالط الناس ولم يصبر على آذاهم. ئەو ئیماندارەی، ئەو مسڵمانەی، ئەو پیا و ژنە بەڕێزەی کە تێکەڵاو بە خەڵک دەبێ، ژیانێکی نۆرماڵ و سادە بەسەر دەبا، تێکەڵاو دەبێت لە دایرەدا، لە خوێندندا، لە دراوسێتیدا، لە گەڕەکە، لە مزگەوتە، لە کار و کەسابەتە، ئازار وەردەگرێ بە دڵنیایەوە، یان خەڵک ئازارت دەدا یان تۆ ئازاری خەڵک دەدەی. بەریەککەوتنە، ناچاری تر بەریەککەوتن ڕوودەدا. لەو کاتەدا سەبر دەگرێ، تووڕە نابێەوە، ناتۆرێ، بازار بەجێ نایڵێ، مزگەوت بەجێ نایڵێ، پیشەکەی بەجێ نایڵێ، ئارام دەگرێت، سەبر دەگرێت، تەحەمولی وەزعەکە دەکا. لای خوا خۆشەویسترە لەو کەسەی کە تێکەڵاو بە کەس نابێ و ئازاری کەس قبوڵ ناکە. کەواتە کاتی ئازارت بۆ دروست دەبێت تۆ لە بینی دوڕیانەکەی، ڕقێک لە دڵتایە، دەتەوێت ئەم ڕقەدەر بڕی و بیڕێژی. جا بە دوو شتە، یان بە تۆڵەکردنەوە یان بە لێبوردن. وتمان ئیمامی عەلی فەرموویەتی ئەو کەسەی کەوا توانای تۆڵەکردنەوەی لە بەرامبەری هەیە، زەعیف نییە، دەتوانێت بە جددی تۆڵی لێ بکاتەوە، بەڵام دەیبەخشێ لەبەر خوا، خۆی ناهێنێتە ئاستی ئەوە. ئەو کەسە تا قیامی ساعە خۆشحاڵە. ئەو کەسەی تۆڵە دەکاتەوە، بەرامبەرەکەی دەشکێنێتەوە، هەمان زەربەی لێداتەوە، 1 ساعەت خۆشحاڵە. ئایا تۆ تا قیامی ساعە خۆشحاڵبی باشە یان 1 ساعەت خۆشحاڵبی؟ بەبێ گومان تا قیامی ساعە خۆشحاڵبی باشە. باسی ئەومان کرد لە وڵاتی ئێمەدا کۆمەڵە تۆڵەی ناشەرعی هەیە. کەسێ ڕقی لە بناڵەکانێتی، یەکی ئەولادەکانی ناساڵحە لە میراتە تۆڵی لێ دەکاتەوە، کە هەڵەیەکی گەورەیە. باسی ئەومان کرد ژنێ و ژن و پیاوەکەن، ژنەکە گوێڕایاڵی مێردەکەی نەکردووە، لە کارێکا بۆتە هۆی سەبەبی ئازاردانێک، زەرەرێک، پیاوەکە بەچی تۆڵی لێ دەکاتەوە؟ لە تەلاقیشن نادەم، دەبێ هەر ژنیشم بێ ڕوشت تێ ناکەم، لەگەڵ تا ناخەوم. زۆر پیاوی هەیە ئەم ڕێگایی بەکارهێناوە بۆ تۆڵەسەندنەوە لە ژنەکەی، نە تەلاقی داوە بە خۆی شوو کاتەوە بەڕێی خۆیدا بڕوە، نە مێردایەتیشی لەگەڵاکە، لەگەڵ جێگادا لەگەڵی ڕاکشێ و حەقی ژن و مێردایەتی بدا. قورئانی پیرۆز دەستی ئەم پیاوەشی گرتووە، دەفەرمێت لە دوای 4 مانگەوە ئەبوو حەنیفە دەفەرمێت هەر تەلاقی دەکەوێت، دەست بەجێ تەلاقێکی دەکەوێت. ژنەکە دوای ئەوە بۆ عیددەی بەسەرچوو بۆ هێ بچە شوو کاتەوە. یان زانانی جمهور دەفەرمون دوای 4 مانگەکە کە پیاوەکە ڕووی لە ژنەکە نەبوو، ژنەکە چێتە لای حاکم، ئەڵێ جەنابی حاکم، من نە پیاوم هەیە و نە نیمە، ئەم پیاوە هیچ ڕوون تێ ناکات، 4 دانە مانگە لە جێگادا لەگەڵ مڕانە کشاو نەخەوتووە. حاکم بانگی پیاوەکە دەکەڵە وەرە ژنەکە تەلاقدا، یان دەستی بگرەوە بژانێکی ڕێکوپێکی لەگەڵ بەسەر بەرە. وتی وەڵا نایکەم، نە تەلاقی دەدەم و نە دەگەڵی ڕادەکشێم. حاکم بەبێ پرسی مێردەکە دەچێت تەلاقیەدا، ئەتباع هەر لە گوپی خۆیدا. دوای ژنەکە دوای عیددە دەچێت بۆ خۆی شوو دەکاتەوە، با کابرا بڵێ کاکە ژنی منە، ژنی و نەما تەواو بوو، مافی ئەوەی نییە تۆڵەی لێ بکاتەوە بە شتێک کەوا زەرەدی تێدا بێ و مافی کەسێشکە پێشێرکە. باسی ئەوەمە دەکەین تۆڵە لە مەسەلەی ئەخلاقدا هەڵەیەکی گەورە و ناشەرعیە. بۆ نمونە دوو لە ڕووی جەنابتان کەسێ ئافرەتی هەڵدەگرێت، دەچێت لە بەدزی ماڵی باوکەوە دەیبا بۆ شوێنێک و لەوێ لە شوێنێکی ترا لە ڕێی شێخێک، مامۆستایەکی ئاینی ڕێز عەشرەتێکی دەسەڵاتدارەوە سوڵحێک دەکرێت. سوڵحەکە بەداخەوە لەسەر چی دەکرێت؟ خوشکی ژن هەڵگرەکە دەدرێت بە برای ژن بە هەڵگیراوەکە. ئەمە حتا ئەوە حساب تۆڵەی دەکراوەتەوە، حتا بڵێ ئەمە ناشەرعیە. هەر مەلایەک ئەو ژنە مارەکە نیشانەوە لە شەرعی خوا حاڵی نەبووە. هەر ڕێز عەشرەتێک بێنە سوڵح بە ئافرەت بکە، بڵێ مادام ئەویش لە ماڵی ئەوی ئافرەتێکی بدەوێت، تۆش بێنە خوشکی ئەو بدەن بە فڵان کەس. ئەو پەڕی ناحاڵیە لە دین و لە ژین، چونکە تۆڵە کرایەوە لە ئافرەتێک بە سەزمانە و حەقی چێ بەس بە براکەوە ژنی هەڵگرتووە. بەسەر ئەوە ئەگەلەکەیەکی ئەخلاقی بێ بۆ باجەکەی کەسێکی کە بیدا، ئەمە هەڵەیەکی گەورەیە. کەسێک بوختانی بۆ کردی، تۆش لە تۆڵەدا بچی بوختانێکی پیستری بۆ بکەیەوە، ئەوە تۆڵە لەو نەکردەوە، تۆڵە لە خۆت کردوێتەوە، چونکە تۆی چاکەکار وەکو ئەو بوویتە خراپەکار. ئەو خراپەکار بوو، تۆ پاک بووی،
تۆش لەی شەر بێ زەبرەیەک لێدەم تۆڵەیە تۆمەتێکت بخەمە پاڵ لەوەی تۆ پیستر بێ ئەو کاتە تۆ تۆڵە لە خۆت کردەوە چونکە تۆش وەکو ئەول لێ هات ئەو پیس بوو تۆش خۆت پیس کرد کەسێک بەناحەق کەسێکی کوشتووە لە سوڵحدا خوشکی بکوژەکە دەدەن بە ماڵی کوژراوەکە هاڵەن لە خوێنە دراوە ئافرەتەکە ئەمەش لە هیچ شوێنێکی ئیسلامە جێی نابێتەوە لە هیچ شوێنێکی ئیسلامە جێگە نابێتەوە ئافرەت بدرێ لە سوڵحی عەشایریدا کابرا بڵێ مادام کەسێکی کوشتووە ئێمەش ئافرەتێک دەدەین بە ئێوە دەیدەین بە برای کوژراوەکە لە ئەنجامی ئەوەدا سوڵحێکی عەشایری دروست دەبێت ئەمە لە ئیسلامدا بە هیچ شێوەیەک جێگەی نابێتەوە تۆڵە لە غەیری تاوانکار بکرێتەوە کابرا کەسێکی کوشتووە بە ناحەق ڕای کردووە لە وڵاتی ئێمەدا بەداخەوە هەموو قەومەکە دەبێت لەگەڵی ڕاکە کابرای ماڵی کوژراوەکە دەچن دەکوژنەوە ئەڵێ فڵان کەست بەردەست نەکەوت براکەی بکوژە ئامۆزاکەی بکوژە باوکی بکوژە کوڕەکەی بکوژە لە کاتێکە ئەوانە هیچ تاوانیان نییە ئاگان لەم مەسەلە نەبووە بەڕێزان ئەو تۆڵەکردنەوانە ولا تزر وازرة وزر أخرى کەس کۆڵی گوناهی کەسێشکەی نابێ بدرێ بەشانە أي شيء بكري ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون لسورة البقرة آيات 770 هذا فماك إخوانا خاصة كسي دستي شو خويني كسي كشتي بناحق لم كاتدا بي قصاص بزانين تولي إما لبرنامج رونتراق صدق الناس مشانا تۆڵەیەکە بێنین کابراش بێنین لە مەیدانی بازاڕە یان بڵێ کاکە من باوکی ناکوژم ئەوەندە پیاوێکی خوا ناسم کوڕەکەی نەکوشتوم خوا دەفەرمێ بیکوژەوە من ناسم کوڕەکەی بکوژمەوە ناسم براکەی بکوژم ناسم باوکی بکوژم خودی قاتڵەکە دەکوژمەوە ئەوەش ناشەرعیە بچی خودی قاتڵەکەش بکوژیتەوە ئەی چییە قیساس ئەوەیە تەسلیم بە پۆلیس بکرێ تەسلیم بە ئاسایش و دادوەر بکرێ کابرا سجن بکرێ دوای ماوەیەک مەلەفی لێکۆڵینەوەی بۆ بکرێ بزانن ئەم پیاوە ئەم قەتڵەی بۆ کردووە چونکە ئەگەر گەرما و گەرم کوشتەوە زۆر شدون دەبێت لەوە چی ئەم پیاوە کە فڵان کەسی کوشتووە بەکرێ گیرابێ لەوە چێ کەسێک بەکرێ گرت بێ لەوە چێ تۆمەتێکی بۆ هەڵبەسترا بێ لەوە چێ تۆڵی باوکی کاتی خۆی کردبێتەوە 20 ساڵەوە پێش کابرا باوکی کوشتووە من تۆ ئاگامان لێی نییە ئەمە ئەگەر بێت و گەرما و گەرم لەلایەن کە سوکاریەوە کوژرایەوە ئەمە لە فەو بزر بوو ئەو کەسەی لە پشتی تاوانەکەیەوە بۆی دەرچوو قەتڵەکە داپۆشرا سەبەب ڕئیسەکەی نەدۆزرایەوە بۆیە لە ئیسلامدا دەبێت قاتڵ دەست بەجێ نەکوژرێتەوە چەند ساڵێک زیندانی بکرێت مەلەفی تایبەتی بۆ بکرێتەوە بزانرێت چێ لە پشتی ئەم تاوانەوەیە چێ ئەم قەتڵەی پێ کردووە ئەمجا دوێ ئەوە چێ دەڵێن ماڵی کوژراوەکە بە خوێنبایی ڕازی نابن چێ دەڵێن ئەم بکوژە لە سجنە ئیسلاح نابێت یەکەم جار پیاوێکی زۆر تاوانبار بۆ دوای لە مەسافەی سجنە دەگۆڕێ بە ئینسانێکی زۆر خواناس و دیندار و باش لە زمانی مامۆستا سەعیدی نەوڕەسیدا کابرایەکە بووە پیان وتووە فڵان کەسی قەساب یعنی سەربڕ چونکە کاتێک کە زانیوێتی بەس ئەوەندەی بینیوە کابرایەک لە ژوورێ هاتۆتە دەرێ نەیزانیوە داخۆ دەستی بە خێزانەکەی کەوتویان نە هەڕێک کابرای سەر بڕیوە ئەمجا تۆ ژووری شەوە ژنەکەشی سەر بڕیوە یعنی کوشتنی ئەو بەس سەربڕیم بووە هەڕێک سەری لە لاشەی جیا کردوێتەوە کە چۆتە سجنەوە قەیدی کراوەتە دەستەوە چونکە زیندانەکانیش لێی ترساون ئەوەندە پیاوێکی بکوژی جەربەزەی یعنی خراپەکار بووە مامۆستا سەعیدی نەوڕەسی بە ڕەحمەت مەلا سەعیدی کوردی نەوڕەسی عەلامە بەدیع الزەمان کە دەچێتە ئەو سجنەوە سەیر دەکا ئەو کابرایی تێدایە کەس ناوێرێ مەرحەبایی بکە لە گۆشەیەکە ڕیش و سمێڵی تێکەڵاو بۆ نینۆشی هاتووە گڕ لە نێو چاوانی دەبارێ مامۆستا سەعید نەوڕەسی سەیەکە یەک بەشە مەرحەبایی ئەو پیاوە ناکە لێی نزیک دەبێتەوە خواردنی بۆ دەبا ئاوی بۆ دەبا چای بۆ دەبا لە کاکەی جان تۆ ڕاستە لە بارودۆخێکی دەرونی نائارام دای بەڵام وەڵی ڕمێ ناحەقن نەبوو بێم کەسان کوژەوە کوڕە ئەوە چییە مەرحەبایم دەکەن وەڵام مەلا سەعیدی کوردیە بەدیع الزەمان مەلا سەعیدی نەوڕەسیە پێی سیر دەبێت ئەو مەلا گەورە عەزیمە کە بەبێت تاوان ئەوی ژێراوە لەو سجنەدا لەسەر پەیامەکانی نور ژیراوە ئێستا هاتووە ئەم مەرحەبایی ئەم پیاو کوژە دەکا وەڵا وردە وردە لێی نزیک دەبێتەوە باسی ڕەحمی خوا باسی لێخۆشبوونی خوا باسی دەرگای فراوانی خوا دەڵێ ئەم پیاوە بەردەوام لە خۆفی خوا دەگریا شەو هەتا بەعینە سەر شەو نوێژە ڕۆژ تا ئێوارە بە ڕۆژوو خزمەتی هەموو سجنەکانی دەکرد بوو بە یەکێک لە ئەولیا و ساڵحان چاولی ئەگە کاتی خۆی دەست بەجێ بکوژرایەوە ڕەمێ بەبێ ئیمانی بڕۆیشتایە ئەوەندەی داوای لێخۆشبوون لە خوا کرد کە سوکاری کە بینیان ئەم پیاوەی کە ئەم هەموو قەتڵەی کردووە ئێستا پەپولەیەکە
وتیان وڵی فی سەبیلیلا گەرنی ئازابێ ئەم پیاوە ئەو قەسابە نییە کە ئێمە ناسیومانە مادام بینی خۆی خوای پاکردەوە شەربی ئێمەش نایکوژینەوە کە بەر بوو بۆ یەکێک لە خزمەتکارانی ئەم دینە لە یەکێک لە خزمەتکارانی ئەم کۆمەڵگایە ها قورئان کە دەفەرمێ دەبێت بکوژرێتەوە ئێمە وا حاڵی بووین هەر کە کوشتی خێرا تۆش مەغزنە فیشەکی پێوە نەیتەوە ئەوە غەڵەتە لە قورئان حاڵی بوون نییە قیساس ئەوەیە بدرێتە دەستگای دادوەری لێکۆڵینەوە پەردەی پشتی تاوانەکە ئاشکرا بکرێ و لە سجنە بە ئومێدی خوا ئەم بکوژە ئێمە یەک کەسمان لەدەستداوە بانەیکەین بەدوو خراپەکارێکمان هەیە بۆ ئەم خراپەکارەکە ئیسلاحی پێناوکە ئەو قەسابەی کە مامۆستا سەعیدی نەوڕەسی بە ڕەحمەت بێ چۆن کردی بە یەکێک لە ئەولیای خوا مرۆڤی سەردەبڕی دوایی مرۆڤی دەژیاندەوە نینۆکی درێژ بوو بۆ چاودەرێنانی خەڵک دوایی فرمێسکی چاوی خەڵکی دەگری خۆی دەگریا خەڵکی نەدەگریان خۆی دەگریا بەم دیدەوە ئەمە لێبورد ئەمە تۆڵەکردنەوەیە ئەمە قیساسێکە کە خوای گەورە پێ ڕازیە بەداخەوەم هێشتا کورد تۆڵەکردنەوە بە قارەمانەتی دەزانێت ئەم پەندانە زۆر غەڵەتن تۆڵە بە سەبرە ئەمما بە زەبرە یعنی وازان ئەو کەسەی تۆڵەی لە شەڕی ناوخۆدا گەردەلولی تۆڵە یعنی وەک ڕەشەبا هیچ لێ نایڵێ چەند کەسیان لە یەکتر دەکوش هەفتا کەس دەکوژرا نیوەی فەقیرە هەر دەبوو بە تۆز و خۆڵ خۆزگە ئەو کولتورە لەناو ئێمەدا ڕەش بکرایەوە تۆڵە بە سەبرە و ئەمما بە زەبرە یعنی چەند ساڵ خۆم دەخۆمەوە بەڵام گە زەبرەکەم وەشان ئێتر تەڕ و شک بەیەکەوە دەسووتێنم وەڵڵای و هیچ قارەمانەتێکی تێدا نییە هەیە مناڵەکەی ناو دەنێت تۆڵە لەگەڵ ڕێزم بۆ هەر کەس ئێستا ناوی تۆڵەی لێمان عاجز نەبێ ئەوە خەتای ئەو نییە خەتای دایک و باوکە چ وشەیەکی هەڵەیە مناڵەکە ناونی تۆڵە بۆ لەسەر فکری تۆڵەکردنەوە ئێمە یەکتر یعنی ڕابێنین وا بزانین ئەو کەسەی کە ناوی تۆڵە بوو بەڕاستی پیاوێکی قارەمانە من بە پێچەوانەوە دەبینم باشترین تۆڵەکردنەوە لە بەرامبەرەکەت ئەوەیە چاکەی لەگەڵا بکەی قورئانی پیرۆز چیمان پێ دەفەرمێ دەفەرمێ ولا تستوي الحسنة ولا السيئة خەڵکینە قەت چاکە و خراپە وەکو یەک نین قەت مساوی نین تخوا خەڵکی مسلمان خوا پێمان دەفەرمێ قەت دوا مەزانە چاکە و خراپە وەکو یەکن ادفع بالتي هي أحسن کابرایەک بەرەو ڕوود دێ بە پیلانێکی ژەهراویەوە هاتووە دەیەوێت تووشی بەڵایەکت کە ئەمە کەلامی خوایە هاتۆ بەرەو ڕوود دێ ئاگرە فیتنەیە مصیبەتە خوا دەفەرمێت لە خۆتی دوورخەوە لە خۆتی دوورخەوە یعنی تۆش بە قەدەر ئەو ئاگر بە نادەفەرمێت ادفع بالتي هي أحسن ئەم بەڵایە لە خۆت لادا لە خۆتی لادا بە چی بیر بکەوە کۆمەڵی نەخشە بەکاربێنە ئەم چاکە کامان لە هەمووانیان چاکترە کامە لە هەمووانیان چاکترە کام قسەی نەرمترە کام هەڵوێستەی جوانترە کام چاکەی بە قووەترە هەڵی بژێرە ئەم بەڵایە لە خۆت لادا ئەم بەڵایە لە خۆت دوورخەوە وازی لێبێنە با ڕەبوو بەرەو ڕووی تۆ نەبێتەوە تووشی کەسێکی خۆی دەبێت تووشی یاسا دەبێت تۆ بگەڕێ کام هەڵوێستە لە هەمووان جوانترە بەوە ئەم بەڵایە لە خۆت دوورخەوە فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم أو كاتە دەبینی ئەو کەسەی کە هاتووە ئەو پەڕی خراپە لەگەڵ بکە کە دەبینێت تۆ ئەوەندە مەردی ئەو هەموو بێڕێزی ئەو هەموو بێحورمەتی ئەو هەموو بوختانەی ئەو کەچی تۆ کەسێکی چەند نەرمونیان چەند حەلیم چەند لەسەرخۆ چەند مرد چەند پیاو چەند قارەمان چەند لێبوردە چەند سەخی تەبیعەت چۆن لە مقابلی خراپەی ئەوە کەچی تۆ چاکە لەگەڵ کردووە وەڵی خوا دەفەرمێ بۆت دەبێتە برای ژیانی بە ژیانی بۆت دەبێتە برایەک لە براکانی خۆت دڵسۆزتر دەبێتە پشت و پەنات تەریق دەبێتەوە ئەو ناخەی خۆی ئاگرا تۆ بەنزینت پێدا نەکرد تۆ ئاوی ڕەحمەتت پێدا کرد بوو خۆی زۆر لاپچووک دەبێتەوە ئاخ بەداخەوە من چەند بێئەدەبووم بەرامبەر بە فڵان کەس بەڵای فڵان کەس لە من پیاوتر بوو ئێستا بەڕێستان کە ئاهلی حورمەت و ڕێزوینن چەند جار لە ژیانتانە بیرتان کردوێتەوە ویستوتە خراپە بەرامبەر بە کەسێ بکە ڕقل لێی بووە کەچی کە هاتوو تەوقەیەکی گەرمی لەگەڵا کردووی ئەم لاولای ماچ کردووی لە فڵان کەس چۆنی ئەوانە کوڕە بەخوا من زۆر غەڵەت حاڵی بووم ئەو فڵان کەسەی کە من بە خراپم دەزانی کوڕەوە زۆر پیاوێکی مەردە وەڵی ئەو لە من باشتر بوو جێژ نهاتۆتە پێشەوە تەوەقوعیەوە نەکردەوە ئەو بێ مەرحەبایی تۆ بکە کە هات وڵی خۆت پێ بچووک دەبێتە وایە نە وڵی ئەو لە من پیاوتر بوو وڵی ئەو لە من عاقڵتر بوو وڵی ئەو لە من موسڵمانتر بوو من ئامادە نەبووم بچمە ماڵیەوە بەس ئەو پیاوەتی و مەردایەتی نوان خوا دەفەرمێ دەبێتە برات ئەو بەڵایە لە خۆت دوورخەوە وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم أم بهريش بهم كز نادري بدو كز نبي يكم أو كساني كزور صابر وآرام قرن وكو الشير هل ناس لكتو برا زمرو في واي وكو الشير وايا كحل شو هجنا يلا بلان دواي أقرأ كان جيلا فقير أو نيل دمينته زور بشوكا يعني زور بدا الصلاة بس بيقلب كحل ده شيء الدنيا يكبيز دكاو خوشي لنا وده الشير كحل شو خوي لنا وبرد غاز و هەموو شتێکیشی پیس کرد مانجەڵیشی پیس کرد
بەڵام دوایی کە حەزمەکەی خۆی دەرکەوتەوە سەیەکی ئەمەندە بچکۆلەیە ئەو کەسانی کە لە قوت و پڕێکە هەڵدەچن و عەسەبی دەبن و دۆ شاو تێکەڵاو دەکەن ترش و ماش لە یەک دەشۆن زۆر بچووکن دوای حەزمەکەیان دەردەکەوێت کە ئاگرەکەیان لەژێر لاژوو چەندە ماوەتەوە یەکەم شتێک کە زەرەدیان کە خۆیان لە ناوبەر زەرەدیان لە خۆیاندا کەسایەتی خۆیان بچووکتر کردەوە تۆزێ زۆر بوو بەو هەڵچوونە ئەوەشی لەهێشت خوا دەفەرمێ ئینسانی سابر وەکو شیری هەڵناچی حەزمەکەی خۆی لەدەست نادا دووەمیان ذو حەظ عەظیم یعنی بەختەوەر هەر کەسێ خوا بەختەوەری کە ئارامگری دەکا بەرامبەر بە خراپە کە بەرەو ڕووی هات ئەم چاکەی لەگەڵ دەکات بیر دەکاتەوە بە چ شێوازێک ئەم بەڵایە لەسەر خۆم لابم ئەحنەفی کوڕی قەیس هەبووە بەڕێزان زۆر پیاوێکی عاقڵ بووە ڕئیس عەشیرەتێکی گەورە بووە لە مێژوودا دەڵێ هەر وەختێ تووڕە بووە بەش شمشێرەکەی دەربکردایە 1000 کەس بە دوێەوە شمشێری دەردێنا پیاوێکی خڕیلانی بچکۆلەش بووە لە سێبەرێکادا دەنیشێ کابرایەک دەوێت سەمعی ئەم پیاوە بشکێنێ بیر دەکاتەوە دەڵێت چی لێ بکەم دەڵێت کەس دەی نەداوە لە ژیانیە بەس دەست بۆ شمشێرەکەی بەرێ 1000 چەکدار لە پشتێوە هەیە 1000 چەکداری قەوم و عەشیرەتەکەی لە پشتێوە هەیە ئەڵێ شەر لێ سەمعەت بشکێنم بە پیاوێک دەڵێ 1000 دینارت دەدەمێ یعنی بۆ نمونەوە 10 دەفتەر دۆلارت دەدەمێ 10 دەفتەر دۆلاری ئەو ئێستا دەکا بڕۆ یەک زلە لە ئەحنەفی کوڕی قەیسدا ئەویش لە سێبەرێکە دانیشتۆ داماوە بەڕۆسکەیەکی زستانیە خەوەنووسکە خەریکە دەیباتەوە بۆ خۆی دانیشتۆ زیکری تەسبیحات دەکات بیر لە مێژوو دەکاتەوە وەڵا کابرا دەچێت بە هەموو کەیفی خۆی زلەیەکی لێدە بۆ پیاوی مەردی گەورە ساحب عەشیرەتێکی گەورە 1000 چەکداری هەبێ کەسێکی ناماقوڵ بچێ زلەیەکی لێدا زۆر شتێکی ناڕەحەتە بە دنیادا بڵاو دەبێتەوە کەسێک بە حیاتی کەس نەیدەرا سەیری کەس کابرایەک چوو زلەیەکی لێدا وەڵا بنەنجوی تەزان ئەحنەفی کوڕی قەیس دەستی یەکڵە کاکە ئەو بۆ وات کرد ئەڵێ وەڵام من توانیم لە گەورەترین پیاو بدەم مهمە من زلەیەکم لە بنەنجوی تۆدا ئەڵێ تۆ بۆ من بە چی ئەزانی ئەڵێ تۆ ئەحنەفی کوڕی قەیس نی وەڵا وەڵا بابەجان من کابرایەکی فەقیرۆکەم ئەحنەفی کوڕی قەیس وەکو منە ئەحنەفی کوڕی قەیس 1000 چەکدار بە شوێنێوەیەتی بەس دەست بۆ خەنجەرەکەی بەرێ 1000 شمشێری هەڵدەکێشێ دەڵێ ئەی بۆ کوتیانەوە لە کوڕەپا بەجەمە ئەحنەفی کوڕی قەیس بوومایە بۆ لەمبەر بە ڕۆسکەیەدا دەنیشتم دەڵێ ئەی کێیە دەڵێ ئەو پیاوە چاولەیە کابرایەکی تووڕە و تۆسنیش دەبێ بێ کەس بەڵام حتا بڵی بێ تەحەمل ئەڵێ ئەو کابرایە ئەوە ئەحنەفی کوڕی قەیسە کابراش خەنجەری بەدەستەوە تیژی دەکا و دەهێنێ و دەیبا ئەڵێ وەڵا کاکە دەنا من پارەم درا بوویە 10 دەفتەر دۆلار بچم زلەیەک لە ئەحنەفی کوڕی قەیسم لە وەڵی پارەکە دەست ناکەوێت ئەگەر لە بەدوی ئەو پارەوەی بڕۆ زلەیەک لەو پیاوەدا ئەو ئەحنەفە وەڵا دەینێرێ ئەو ئەویش دەڵێ زعبا پارەکەم دەستکەوە کاکە داوای گەر نازای لێ دەکەم دەستی ماز دەکات خوا بمبورە لە کاکە گەر نەدازای با بە تۆ بە نەزانی ئەمە من هەو نەبووم ئەینێرێ بە هەموو کەیفی خۆی زلەیەکی لە بنەنجوێوەدا کە بڵەوە چیت کرد ئەڵێ مهمە لە ئەحنەفی کوڕی قەیسمدا ئەڵێ لە منتدا ئەڵێ ئارە وەڵا هەڕێک خەنجەرەکەی دەرێن دەستی کابرا لێ دەکاتەوە ئەڵێن ئەحنەف ئەمە چی بۆ خزم و کەسوکاری خۆ دەبێت لە ڕۆڵێکیان بەڵا ڕووی تێ کردم بەڵام بە عاقڵانە خۆم لێلادا من ئەگەر دەستیشم ببڕیادایان و کابرایەکە بە پارە ناربوویان هیچ فەنێکی تێدا نەبوو دەستیشمان ببڕیا بشمان کوشتایە بەڵام من لە خۆم لادا ناردم بۆ لای پیاوێک چاود لێ چۆن تۆڵم لێ کردەوە دەستیم بڕی بەبێەوەی من خۆم خراپ بکەم بەبێەوەی خزمێکم لەسرم بەجواب بێ بەبێەوەی خوێنێک بڕێژم دەستیشی ماچ کردم داوای لێبوورنیشی لێ کردم نادیشم تۆڵەشم لێ کردەوە ئەوە ذو حەظ عەظیمە بەختەوەرە بەڵا ڕووی تێ کردووە ئەوەندە بە ژیرانە لە خۆی لادەدا بەرامبەرەکەشی دەستی ماچ دەکا تۆڵی خۆشی پێ لە دەکاتەوە ئەمە بە هەموو کەس ناکرێت جا قورئان دەفەرمێت لەو وەختەیە کە بەڵا ڕووی تێ دەکا ئینسانی ناشی ڕووی تێ دەکا تۆ بە ژیرانە لە خۆت دوور دەخەیەوە سەبر دەگری شەیتان دڵێت ترسنۆکی وەڵا عیبە نەدوێرە جوابی دەیەوە شەیتان دێهانت دەدا جا شەیتان دوو جۆرە شەیتانی ناوناخ و نەفست دڵێ وەڵای عیبە تخوا فڵان کەس ئەو پیاوەیە تۆ لێ قبوڵکەی دووەم شەیتانی ئینسان دێت ئەو فڵان کەس کوڕەکە بەیانی دێ بەهانەی هیچ کەشت لێ دەگرێت کوڕە تۆڵەی لێ بکەوە کوڕە تۆش بڕۆ چوار خزمەت بکەوانە بچۆ سەری ئەمە شەیتانی وایە ئینسانە لە ڕووی جەنابتان خوا بمان پارێزێ قورئان دەفەرمێ وئیما ينزغنك من الشیطان نزغ فاستعذ بالله لەو کاتەیە بڵێ پەنا دەگرم بەخوا خوایە پەنات پێ دەگرم ئەوە شەیطان دەیەوێت لەم کاتەیە هانمدا إنه هو السميع العليم بەڕاستی خوا بیسەر و زانایە بە حاڵی ئێوە پەنا بگرە بەخوا تۆڵەی ژیرانە چییە؟ ئەکتەری بەناوبانگ چارلی چاپل کە هەمومانی هێناوەتە پێکەنی لە یادداشتەکانیدا دەڵێ هاوڕەیەکم هەبوو خاوەنی کارگەیەکی گەورە بوو مەعمەلێکی گەورەی هەبوو ڕۆژێک سەردانم کرد لە نووسینگە تایبەتەکەی خۆی لەسەر مێزەکەی وێنەی کابرایەکی تووڕە و سیما دڵڕەقم بینی کابرا هەر نێوچاوانی گرشت سمێڵ بابڕ ئینسانێکی عەسەبی لە چوارچێوەیەکی جوان ژیراوە لەسەر مێزێک دانراوە بەرامبەر بەخۆی خاوەن کۆمپانیا و شەریکەکە چارلی چاپل لێ دەپرسێ کاکە ئەوە چییە ئەو باوکتە
ئەو پیاوە بە سام و هەیبەت و تووڕە و عەسەبیە ئەو باوکتە لەوێدا ناوە ئەڵێ نەوەڵا دەڵێەوە چێیە ئەڵێ وەڵا کاتی خۆی ئەوە خاوەن کارگەیەکەی منافیسی منە من شاگردی دەستی ئەو پیاوە بووم ئای عەزابی دام لە شاگردیدا ئەی چی پێکردم ئەی چۆن تاڵاوی دنیای کرد بە قورگمدا بەڵام خوا دەرگای لێکردمەوە ڕۆژێکی هێشتا من خاوەنی ئەم شەریکە و کۆمپانیان منافیسی ئەو پیاوە دەڵێت ئەگە ئەو پیاوە ئەوەندە خراپ بووە بۆ ئەم ڕسمە لێرە داناوە وەمزانی و باوکتەوە لە چوارچێوەیەکی جوانە دەگرێتەوە لە بەرامبەری خۆت لە مێزەکە داناوە ئەڵێ کاکا ئەو بۆیە ئەو تاڵاوی مەرجی بە بەریومدا کردووە من هەرگیز لەبیرم ناچێت بۆ ئەوە وێنەکەم بەرامبەر خۆم داناوە بۆ ئەوەی بیرم بخاتەوە هەر کاتێک تەمەڵیم لە کارەکەمدا کرد تەوەزەلیم کرد کاسبکار نەبووم جوان ئیشم نەکرد خوا دەمکاتەوە کرێکار و دەمخاتەوە بەردەستی هەموو ڕۆژی وێنەکەم لەبەر چاوە کە بیری ئەو کاتانم دەکەوێتەوە لە کارکردن گەرمتر دەبم دڵم بە ئیشەکەم خۆشتر دەبێت ماندوێتی ناناسم لەم چیرۆکەوە چەندوانەیەک فێر دەبین یەکەمیان تۆڵەکردنەوەی ژیرانە ئەوەیە کە مرۆڤ سەرەتا تۆڵە لە خودی خۆی بکاتەوە کاتێک کە کەسێک چەوساندوویەتەوە زوڵمی دەکردەوە بیر لە خۆی بکاتەوە بڵێ کەم تەرخەمی خۆمە تەمەڵی خۆم بوو دواکەوتووی خۆم بوو خۆم نەمخوێن خۆم کاسبکار نەبووم بۆ یەکەوتمە بەدەستی فڵان کەس بۆ لۆمەی ئەو بکەم بۆ لۆمەی خۆم نەکەم دووەمیان ئەگەر تۆ لەلایەن خاوەنکارەکەتەوە کاتی خۆی ستەمت لێکراوە تۆڵە بەوە نابێ بچیت تۆڵی لێ بکەیتەوە وەرە تۆڵە بەوە بکەوە تۆ بۆ کرێکارەکانت باش بە بڵێ ئایا ڕۆژێک من لە بڵای فڵان کەس ئیشم دەکەت چەند بۆم خراپ بوو تخوا ئەم کرێکارەش کە ئەمڕۆ لای من ئیش دەکا هەمان هەستی هەیە با تۆڵەکەم ئەوە بێ من بۆ کرێکارەکانم باش بم من بۆ ئەو کەسانە باش بم کە وەکو دوێنەی منوان با من میهرەبان بم با من دەستی سۆزم هەبێ با من لێبوردە بم با من وەکو فڵان کەس نەبم ئەها من چەند ڕقم لێیەتی چۆن بوو بەرامبەرم با فڵان کەسەکانی کرێکاری منیش و ژێردەستەکانی منیش ئەو ڕقوقینە نەچێتە دڵیانەوە باوکت دایکت لە منداڵیدا بێنازیان کردووی لە ماڵ و مڵک بێبەشیان کردووی زۆر گوێیان پێ نەداوی ئەها بەڕێزان زۆر کەس دەبین لە زۆر گلەیم لە باوکمە ئای مامۆستا بە مناڵی چەند بۆم خراپ بوو ئای لە گەنجیدا لەگەڵ براکانم فەرقی دەکردم ماڵی دەدا بەویان نەیدەدا بە من مناڵەکانی ئەو لە باوەش دەگرێ مناڵەکانی من پاڵ پێوە دەنێن جاریوا کچێک وا دەڵێ جاریوا کوڕێک وا دەڵێ تۆڵە لە باوکت مەکەوە بچی تۆش بەرامبەری خراپبی تۆڵە دەزانی بەچی بکەوە تۆ بۆ منداڵەکانت باش بە تۆ فەرق و جیاوازیان لە بەینامەکە تۆ شعوریان مەشکێنە کاتی خۆی باوکت هەل لەسەر هەشتێکی سادە زلەیەکی لێ بنەن گوێتداوە تۆ باوکێکی دڵڕەقمە بە تۆڵەکە ئەوە بکەوە بڵێ شەر بێ نەیەڵم مناڵەکانی من وابن شەر بێ من نەیەڵم مناڵەکانم جیاوازیان لە بەینا دروستکەم بۆی ئەو هەستەی کە بەسەر منە هاتووە بەسەر ئەوانانەیە باوکم و دایکم لەسەر هەشتێک داخیان دەکردم لیان دەدام تۆڵیان لێ دەکردمەوە شەر بێ من ئازادی دەم بە مناڵەکانم ڕێزی کەسایەتیان بگرم لەبەر چاوی خەڵکا لیان تووڕە نەبم بە بنیانگوێیان نەکێشم خوای ئەوەی بەرامبەر بە من کراوە شەر بێ من دەرسەکە ڕاستکەمەوە بەچی تۆڵە بکەمەوە منداڵەکانم بەختەوەرکەم تۆڵەیەکی چەند جوانە بۆ خۆت مێشکێکی ئاسوودا لە کاتێکە تۆ بووی بە قوربانی ئێستا ئێمە چەند کەسمان هەیە کاتی خۆی بە توندوتیژی لەگەڵ یا جواون هەمان توندوتیژی بەرامبەر ماڵ و منداڵەکەی بەکاردێنێتەوە خۆی قوربانیە کەسانیش کەش دەکا بە قوربانی هەر وەختێ تۆ بووی بە قوربانی میاڵە قوربانیەکە دووبارە بێتەوە تۆڵەی ڕاستەقینە ئەوەیە تۆڵەکە مەهێڵە ئەم ئاگرە با لە شوێنێکا بوەستێ ئەمجا کێڵگەیەکی جوانی سەوزەوار لە شوێنی سوتەمەرۆکان دروست بکەوە سێم هەندێک لە ناڕەحەتیەکانی ژیان سوودیان هەبووە زۆر جار هەندێک هەڵوێستی ناخۆش ڕەوڕەوی ژیانت دەگۆڕێ ئەم برادەری چارلی چاپن ئەگەر ئەو کابرا دڵڕەقان ئازاری نەدایە زۆر بۆی باش بووە تا ماوە کرێکار دەبوو هەر بە کرێکاری ڕازی دەبوو بەڵام ئەوەندەی ئازار داوە هەوڵی ڕزگاربوونی داوە لەو بارۆدۆخە بۆیە وتراوە ڕوب بە ضارەتی نافعە زۆر ئازار و چەرمەسەری ژیان هەیە زۆر بە سوود دەگەڕێ ئەوەندە ئازار دەشێشی خۆت ڕزگار دەکەی ئەگەر ئەو ئازارە نەبوویایە هەتا مردن پێ ڕازی دەبووی بۆ بەرپرسان و ئەو کەسانی دەسەڵاتدارن تۆڵەی ژیرانە چییە؟ تۆڵەی ژیرانە ئەوەیە هەر کەسێ ژەهری دایە تۆ ژەهری دەرخوارمەدەوە تۆ قاپی هەنجوینی بدەیە شەرمەزاری دەکەی بەخوا بۆ هەمومان دەکرێت کەسێک غیبەتی کردووی جوێنی پێداوی جورئەتی ئەوەی نەبوو بەرامبەر خۆت وا بڵێ کە تووشی بووی لێو چاوانی لێگرژمەکە یەک تەوقەی گەرمی لەگەڵا بکە بەو خوای وا شەرمەزار دەبێ خۆی نازانێ بە کوێ ئەرزا بڕواتە خوارەوە چونکە ئەو تەوەقوعی ئەوە دەکەم قسەیت بیست بێتەوانێ و ئێستا بێ بچی بەرامبەر بڵێ کە تۆ ڕوویەکی خۆشت هەیە و تەوقەیەکی گەرمی لەگەڵا دەکەی و زۆر خۆت بە گەورەتر دەزانی تۆ بێجورئەت بووی کە بەرامبەر من نەدوێرا هیچ بڵێ لە پاشملە لە فەیسبووکە غیبەتت کردم کە مەرحەبایەکی گەرمی دەکەی حەد نازانێت چۆن تەریق دەبێتەوە بۆیە لە زیاتی ژەهر تۆ هەنجویم بدە بە خەڵک ئەم بەسەرەتان عەرز دەکەم و کۆتایی بە وتاری ئەم شەومان دێنم لەسەر لێبوردن هەڵبژێرینیان تۆڵە بە هەموو کەس دەکرێت بەڵام بەو خوای لێبوردن بە هەموو کەس ناکرێت
کەستان بینیوە لە مێژوودا تۆڵەکار بوو بێ بە قارەمان ناسرا بێ نەخێر بەڵام ئەو کەسانی لێبوردنیان دەرکردووە هەمیشە قارەمان بوون ئەوانەی ستەمکار بوون سەرۆکی دڵڕەق بوون کاتێ لێبوردنێکیان دەرکردو ئێستاش مێزوو باسی دەکات ئەڵە فڵان کەس بەر لێبوردنی عەفوەکەی ساڵی فڵان کەس کەوت فڵان ڕئیس جمهور کاتی خۆی عەفواتێکی دەرکرد ئەو هەموو خەڵکە لە سزن ڕزگاریان بوو خۆزگی ئێستا بەرەو جێژنان دەڕۆشتینایە سەرۆکایەتی حکومەتی ئێمە لێبوردنێکی دەربکردایە ئەبوو بە مێژوو بێکتە ئەو سجنانەی کە عقوبەکان سووکە کە لە ڕێی کەسوکاری تۆمەتبارەکانەوە ئاشنا ینی شتێکیان بۆ کراوە چەند خۆش دەبوو چەند ماڵ و مناڵ دڵی خۆش دەبوو ئەوە دەبوو بە هەڵوێستی مێژووی تۆڵەکار ئەوەی کە تۆڵەی کردوێتەوە ناوی ناچێتە مێژووەوە بەڵام ئەوەی لێبوردنی هەیە مێژوو بە فەخرەوە ناوی تۆمار دەکات سەرۆکۆماری ئەفریقای باشوور ماندێلا ئەو هەموو ساڵە لە زیندانە بووە نزیکی 25 ساڵ ڕۆژێکیان دوای ئەوەی دەبێتە سەرۆکۆمار لە سجن ڕزگاری دەبێ ئەفریقای باشوور ڕزگار دەکات ڕئیس جمهورە کۆمەڵێک پاسەوان بە شوێنێوەیەتی هەندێک وەزیر و ڕاوێژکاری لەگەڵدا لە ڕیستۆرانێکە نان دەخۆن لە مێزێکە نان دەخۆن عادەتی وا بوو ماندێلا گەڕاوە بە بازاڕە چۆتە چاخانە چۆتە کافتریاکان چۆتە ڕیستۆرانتەکان چۆتە چێشتخانەکان چۆتە مەطعمە میلیەکان هەر جارە خۆی بە شوێنێکا کردو چۆتە لە فەخانەکان خەڵک سەرەی گرتۆ بۆ سەمون چۆتە سەری سەمونەوە خەڵک فەلافلی خواردۆ چۆ فەلافلی خواردۆ چۆتە ڕیستۆرانتی گەورە پیاوی گەورەشی بینیوە ینی هەموو شوێنەکانی بەسەر کردوێتەوە ڕئیس جمهور بووە ڕۆژ لە ڕیستۆرانێکە سەی دەکات کابرایەک دانیشتۆ بەرامبەری لە مێزێکە کە ماندێلا دەبینێ سەری خۆی نەوی دەکات لەگەڵ ڕێزمدا ئینسانێک کە شەرمەزارە ئاواژی لەژێر چاوەوە دەڕوانێ زۆر خۆی بە تەریق دەزانێ ماندێلاش سەی دەکە ئەوە فڵان کەسە یەکێکە لە پاسەوانەکانی دەنێرێ بە کاک فڵان کەس بڵێ ماندێلا دەڵێ بێ لە تەنیش منەوە ئەمنی و ڕۆخوانە بەیەکەوە نامخۆین با بە تەنیا دانەنیشێ لەوێ ئەویش کە پاسەوانەکە دەچێ حەزەندەخی دەچێەوە زانێ کە لە پشە دەکاتە دەستیەوە ئەڵە وڵات جەنابی ماندێلا دەڵێ بێ لە تەنیش منەوە دانیشە ئەمنی و ڕێ میوانی منە و لێرە بەیەکەوە پاروێنان دەخۆین بۆ بەڕێزی لێ بە تەنیا دانیشتە زۆر بە حرمەتەوە لەگەڵی دەدوێ ئەوانەی وەزیر و پاسەوانن وازانەمە دۆستی قەدیمیەتی ئەم لەولای مازدەکا زۆر ڕێزی لە تەنیش خۆیەوە دای دەنێ تۆ میوانی منی خواردنی تەقدیم دەکا کابراش هەر خەجاڵیتی دەکێشێ دڵە گەورەی خۆتە قوربان گەورەی خۆتە گە بە ڕێزی خۆت نوان شەرمەزارت کردم دوای ناخواردنەکە لە ئێمە دێرە دانیشتێکمان هەیە جەنابە لەگە کارێکە دەیە خوا حافیزت بێ ئەڵەن جەنابی ماندێلا جەنابی سەرۆکۆماری ئەفریقا باشە ئەم پیاوە دۆستێکی دیارە زۆر قەدیمتە ئەوە ئێمە نایناسین زۆر ڕێزت لێگرت ئەڵە زان ئەو کابرایە چییە بۆڵێ نەوەڵە ئەڵە ئەو کابرایە من کە لە سزنی فەردیدا بووم پاسەوانی زیندانەکە بوو هاوارم دەکرد لە تینوانە چلەی هاویم بوو دەموت تو خوا یەک پەرداغ ئاوم دەیە دەیگوت داوای ئاو دەکەین بەس ئاوم دەیە نانم ناوێ زەکەری دەردێناو میزی دەکە بە دەمو چاوە دەیکرد میزەکەی دەکرد دەمەوە دەیان جار ئەو پیاوە میزی کردوتە دەمی منەوە کە لەبەر خوا داوای ئاوم لێ دەکرد لە تینوانە هاوارم دەکرد ئەمڕۆ کە چاوم پێکەوت لێرەدا ئێستا حیزبەکەی نەماوە زەلیل بووە هەر کە چاوی پێم کەوت هەموو لەشی عەرەق دایگرت دڵنیا بوو کە ئێستا پاسەوانەکانم دەنێرم گەورەترین تۆڵەی لێ دەکەم چکۆ کاتی خۆی شاردەوە ئێستا کە چاوی بە من کەوت زانیم عەرز قوتی نادا ئاسمان هەڵی ناکێشێ بیرم کردەوە ئێمە شۆڕشمان بۆ تۆڵەکردنەوە نەکردووە ئێمە بۆیە خەباتمان کرد کە ئەم ڕژێمە بگۆڕین بە ڕژێمێکی دادپەروەر ئیسلاحخواز هێمن لەسەرخۆ لێبوردا جا ئەگە من هەروەکو ئەو ڕەفتار بکەم حکومەتی پێشومان بۆ ڕووخاندووە چش گۆڕانکارێک بەسەر وڵاتە هاتووە بۆیە ویستم ژەهری دەرخواردام بەڵام من شەنگوینی دەرخواردم گەورەترین تۆڵەم کە لێکردەوە هێنام لەگەڵ خۆمانانم دەرخواردات خوا گەورەترین تۆڵە نییە بەڕێزانەوە ئەڵە پێم وت بە کردار وتم کاکە گیان من ئەگەر هەر وەک تۆ بمکابم نێ وەک تۆم ئێستا خۆ من دەتوانم ئێستادان گەورەترین عەزابت بدەم بەڵام گەورەترین عەزابی و وجدانی دەدەم دەتێنم لەگەڵ خۆمانانت بۆ دەکڕم پارۆنانت بەدەمەوە دەکەم ڕێزت لێ دەکەم لەبەر چاوی هاوڕێکانمدا بژڕۆ ئازاد بە ئێمە ئەم شۆڕشەی کردمان ئەم حکومەتەی کە بەیەکمان هێنا بۆ ئەوەی نرخی مرۆڤ بزانین ئەینە من ئەگە هەر وەکو تۆ بم چ گۆڕانکارێک بەسەر وڵاتە هاتووە ئەو هەموو خوێنە بۆ ڕژاوە ئەو هەموو شەهیدەم بۆ داوە ئەم هەموو ساڵە بۆ لە زیندانا بووم ئەگە هەر وەک تۆ دڕندە بم نەخێر ئەگە تۆ دڕگوێ بێ من گوڵ بم ئەگەر بۆ تۆ بۆنی زێراب لە دڵت دێ بێ من بۆنی گوڵ و ڕیحانەم دێ بێ ئەگە من هەر وەکو تۆ بم چیمان کردووە بەس خوێنی خەڵکمان بەفێڕۆداوە بۆیە ئێمەش دەبێ حکومەتی خۆشمان ئەگە ئێمە هەر وەکو بەعەزبین چ گۆڕانکارێک بێت ئەی خوێنی شەهیدان ئەو هەموو ئەنفال ئەو هەموو کیمیاییە بە گۆڕانکاری بەسەر وڵاتە بێنین کە لە جیاتی بۆنی زێراب بۆنی گوڵ و ڕیحانە بڵاوکەینەوە لە جیاتی گیانی تۆڵەکردنەوە گیانی لێبوردەیی بخێنە ناو دڵی میلەتەکەمانەوە وتاری خیتابی ئاینی زگەوت بکەین بە جێگەی لێبوردن بەم وتارانە ئێستا هەست دەکەم هەمومان دڵمان بەرەو نەرمی دەڕوە بەرەو جێژنانە گەورەترین هەڵوێست ئەوەیە من لە ڕۆژی جێژنا ئەو کەسەی کە بە تەمانیە بە حیاتی ماڵی بینم دەچم مەرحەبایەکی دەکەم
شەرتیش نییە نان کێشتیش لەگەڵا دەکەم بەڵام دڵنیات دەکەمەوە من بەرامبەر بە خراپەکانی تۆ خراپە نانوێنم ئەو پڕی ناتوانین بە یەکەوە بژین بەڵام خۆ دەتوانین دوژمن نەبین دەکرێت هەمومان برادەر نەبین بەڵام دەکرێت هەمومان برادەر نەبین شەو ڕۆژ بە یەکەوە بین بەڵام بەڕێزان دەکرێت هەمووشمان دوژمن نەبین زۆر ئاسایە من و تۆ برادەر نەبین بەڵام چەند خۆشە دوژمنی یەکتر نەبین چەند خۆشە لە یەکتری ئەمین بین دەکرێت لەگەڵ چەند کەسێکە برادەری ڕاستەقینە و دڵسۆزی ماڵ بە ماڵ بی بەڵام دەکرێت لەگەڵ هەموو مرۆڤەکانی سەرزەویدا دوژمن نەبی لێت ئەمین بم و لێم ئەمین بی دڵنیا بکەم کە خراپم بۆت نابێت بە ئومێدی ئەوەی کەوا هەمیشە لێبوردن هەڵبژێرین بەسەر تۆڵەدا لێبوردن یان تۆڵە لێبوردن گەورەیە قارەمانێتیە ئازایەتیە پیاوەتیە مەردایەتیە خۆی پەروەردگار هێمن و لەسەر خۆمان کە سەبر و ئارامیمان پێ ببەخشێ لەو کەسانەمان کە کەوا خاوەنی بەختەوەری ڕاستەقینەن و قورئان مەتحیان دەکا وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين